سڵاتان لەبێ خۆشەویستانم کاتتان باش هیوادارم زۆر باش بن بۆ پرۆگرامی ئەم جارەی چیرۆکی من میوانداری هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عارەب عوسمانمان کردووە من ئێستا لە گەڕەکی تەیراوەم لە بەردەم ماڵی ئەوان پێم خۆشە کۆمەڵی گفتوگۆ لەگەڵ یەک بکەین لێرە بابزانین گفتوگۆکانمان لێرە چۆن دەبێت السلام عليكم. السلام ستاندو. مامۆستا چمان دەڵە ئەتومان دێتە باش مامۆستا ئەحواڵت ياخو فرمو سلامت بياخوا صاحب فرمو بي ان شاء الله او روح عندك لكات الدقر مامۆستا بابا لە خزمەتتانم ئەمن ممنونم سپاس دەکەم بینە جۆرێ بەخێر خۆم دەور دێ وەڵڵا ما شاء الله مام عرب يا الله فرمو برا جور سلامت بياخوا كۆمەڵێک ئەرشیفی زۆر جوان و زۆر تایبەتی هەیە مامۆستا هو افتتاحي جيركنديا تعرفتها بارتي جيركندي ولقيتي في موسيقى دوكم وانا مردينا قراني بزخاني خو عفيانك ان شاء الله وخياباني ارجنتينا للتاران واصلا زيرا كامني هنا تملك كرمشان وزنابي دكتور روجي دستي لملما كاكمن نزارة دستي لملما مصطفى كاندراي عازب كلارنيتي اسطنبول بلى دستي لملما بباب الخوبريم او كونغرسها بيش كونغرس رانك صغير من برا هو شيخ سالاري عفيده كوري شيخ محمود يا بلى كوري شيخ بابا عليا او تاقر رسمه ما يزن مينايا بابا استمازل او تاقر رسمه بس او رسمه دمايا هل او رسمه ما هي هي تمنبو يعني عيبو باشا رسمي عارف او يان بخو او امنهم كوزاني هو رسمي ثاني ابتدائي ما لمكتبه وباستفاده كابول لمصر ومن جنابي كمال مصرين رئيس مجمع علم العراقي لواشنطن دي سي بلى بيك وبين امريكا وبابي خبرهم او استاذ داري اولير جنابي باريس غاري اولير اول بس تورينا صالاني عفتاويك السيداني هنا مامۆستا چی هاوکاری کردی لە بۆی ئەو ڕسمانە ئەوها کۆبکێ و بێکۆ و ئەو ژوور كتب 2000 رسمي وهم ولا غرفانه اي كاكا او باريسا او اصفهان او بابي او عزيز محمد هاوري عزيز محمد رئيس حزب الشيوعي العراقي بلى او باستقبالك ما كل كوي او صار ولان بيجكم لقد مناوي ازيتي ايرانيا بلى امنو بالرواس فايقين او ماري شفان بروريا بلى او بانهو في امستردام وامنو يروخاني لمكتبي مع زلالي خستخانك او بلى او بلى مامۆستا کۆمەڵێک کتێبیش هەیە لێرە ئەوە ئەمروو کاکۆسرەتی بەر زەوەرە باش ئەوە 33 پولیە لە ئەسفەهان ئەوە شێخ ڕەشیدە ئەوە لاهیجانە شیمالی ئێران ئەوە چوینە هەیکەلی مەلا مستەفای لە مەطعەف المەشاهید لە بەیروت هيكل أفلام له كرت أو ببابي خبرهم شيرازة أو قادر عزيزة بلى أو عدنان مفتيها أو عيد الميلاد لبغداد أو عميد منصورة يا صدر أخوالي خوش ومنو ملا باختياري دستي لمن أمنو عمر فتاعين زنابي كاغني وشيروانيا باشە مامۆستا لە کۆندا کاتێک گۆرانێکانتان تەنزیل دەکردو لە ستۆدیۆ ئەوانە پێم خۆشە بابەتانم تۆزێک بۆ باسکەین ئەمە ئەوەی بە تەنزیلات ئێمە بووینە گۆرانی بێش ڕاستە لە سەفراتی بەخۆم نائیبی یاریکەری تۆ پێم بووم لە شوڵتایی بەڵێ
دائما السفراي توباني وراني بدقو بلان دو تزيناتي برادرك من ابو عبد الله ابراهيم برادوس خاوني تو مرقاي اخلاص ارشيف شيء يهسال بارتي كردستان بله هذا ندوي ديناردين بري امنو عثمان حسين او وراني بيجا مليكاني شاري هولير صار سناري ببابي خوبريم زلال سعيد بله خوالي خوش بو ببابي خوبريم كريم خمسي سليمان هرشي ببابي خوبريم سوارة كريم يا دي بخير دائما انا ندوي دناردين لماري هيدي عازبي ساس كمبو لهولير بله خوالي خوش بو براي زعفر كردستاني ناوي شريف سليم بو شريف ساز ليدر الشكل هتساق بو والله يقرز انا تبركه بخوم لماري كاك عبد الله ابراهيم برا دوستي تبركه بخوم لي ابدا بناوي عثمان حسيني دماخين دو يا بناوي وراني بيسم لي كاني دي بس او ده تزيد ما ذكرت كوش ما تزيد لكن تزيد يا ابو جرونديك بس الماني تيل هذه باري فشادات انا وش مولودي قديم سمع كيداد انا بلان بيشوي اما تزيل بكين دينار كباب بين نادي ازادي بس حتى الرباز دبوين كباب ما نخوان نعش باش تندخل نار كباب مش شيت كباب بوم او وقتي بس. قرب ذاتون ده كباب ذات ايه ايه ده تسوينا دويو براستي زكاك عبد الله يعني وقت بريم لها مو مهندس صوت كاني كردستان زيلك تربو بله لا تزيلك بيابو بيان دقو اكاي بس ياباني بو لو ورزدي درا بله كاسيت كسكا تزيد لك را اول ويداد نايلو بيتك زارة بس مارد ما دافري تا خلاص دبوي بخواه هذا زانا اسرعات دبو ترى من ذا شفتي بخوم بس بأمري خواي لقوراني شفتي من لين ذكر صارت شي لشنو يبون لك وصرا وكي بس هنرمند نظام شكور نزب الدين آورا هنرمند زلال سعيد قالي خوش بو نزب الدين آورا مقو براي زكريا بله تمام بيكو بوين ما مستر نزب الدين كمان محمد يوسفي بو لشنويه على اساس لو الدنيا يخرب كذبه على اساس عرب اسباناتيا اما لو يتزيد بكي بس والله زوار بوقت زوار مروقو نيف ساعات دواي شفتي ساردم خوان استاذ بيمنا قوت راهين تاويس كت بينه قول مش بزلالم قو بنسبتيني نسبتين اوارا نظام قلت برام وراعيبوا له كابراي توابكي على كل حال تجربه ما نقول كاك عبد الله ابراهيم برادوستي هوادار حكومتي ريمي كردستان تساوي بخشيني او كاك عبد الله يا ارشيف جيزو ناس داريه هر صار بارتي كردستان قراني بيجوا هي صد صلوا بيش لكنوي بيادبي هو براستي يعني جاي دس خوشي زور زينة كانوا ارشيفي راستا يعني شريتها حتى استعملوا ميران قوت تمام بلاو ناكاتو لقى كاك كريم خمزي قوت تمام بلاو ناكاتو يعني لقى كاك زلال سعيد كاك نظام شكرو بله كاك نوري قرمياني وبابي خبريم اوانا ما مزبوعك بوين دواي هشتا كان هاتين الساعي راستا لا الزاخوي ايا الزاخو ديمو عبد الواحد بو خوالي يا خوش بي لقر اياسو اردواني بله اول الزاخو بيابون لدوك عبد الله زيرين بله شاكر عقراوي ببابي خبريم اوها مجموعة قنزك بيابون بله لا ولير امن بوم باب كاري ما مستولياو ما مستد زمال هداية وعدنان ملاو رزب الخوشناو كاك رزقان خوشناو ببابي خبريم وليا احمد واوانا بله تسجيلات ما كرت كاوشاز ليبو ملا سامان كبي كربشي بو اسلام ملايا كاك زلال سعيد الرحمتي بو محمد الزاير الرحمتي بو نظام شكور بو بله امر بوم
مامۆستا مەلا سەلاح بووی کۆیە ئیبراهیم سابیر بوو دوعای خێری لۆ دەخوازم نەخۆشە لە کۆیە هیوادارم حکوومەتی هەرێم چاوەکی تێدا بخشێنی خزمەتی هونەری زۆری کرد خاستە لە تیپی شۆڕز لەگەدا بوو لەگە مامۆستا وریا و ئەحمەد سالاروان دەگەڕان لە مجەماعەکانی ئوردوگاکانی ڕەبەت و ئوردوگاکانی زێوە و گۆرانیان دەگوت دڵی خەڵکیان خۆش دەکرد تەمسیلیان دەکرد عوسمان عەلی خوارێ خۆش بوو بوو ئەدە مەزماشی لە سلێمانی پیا بوو عتا چاوشین خوارێ خۆش بوو لەگە من بوو لە ئەمریکا هاتەوە بە کۆڕۆنەی ئەمرێ خوای کرد بەرەم عەسەرەکە بوو کوڕە خوشکەشی محەممەد دەزای بوو بە بابێ خۆبرێم میدیا حوسێن بوو خالیدی کەسوم بوو ئەوانە زۆر بوون ئەو گەنجانە پیا بوون سەلاح مەجید بوو ئێواشەوە تەنزیممان دەکرد ناو جیانە و باشە ماوەستا ئەمە گفتوگۆکانمان بەردەوام دەکەین پێم خۆشە گەر بە ڕێزیشتان بتوانە لەگەڵمان بێم بچین لە شوێنێکی دیکە درێژە بە گفتوگۆکانمان بدەین وڵازم لێ بزانم کێن دەرا وڵاهی پیاسەی شەقڵاو شەقڵاوە خۆشە سەفین نسارە بەس نییە و چیژەم دار ئەسپیندارە خۆخی نەگەیی هەڵوزەی تاپارە ئەیا خۆ لە شزاغی ساغن ئەو تەلەڤیزیۆن هەسە لە خۆشی و بەرەو دوندابی زۆر خۆشیتان لۆ دەخوازم ئەزێتتان کێشە خۆشەویستان ئەمە درێژە بە گفتوگۆ بابەتەکانمان دەدەین لەگەڵمان بن. مامۆستاجان دووبارە سڵاوت لێبێ زۆر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستان زۆر مەمنون سوپاسان دەکەم خۆشتان و دەخوازم گەلێک مەمنون زۆر مەمنون سوپاسی لەوەی بەڕێز دەزانم ئەوڕۆ لەگەڵ بەڕێز دانیشتوو خوا گەورەیە دروست دەکەین پێ زۆر سوپاس زۆر مەمنونم سوپاسان توش یەکسەر دەمێ بۆ دەست پێ بکەم مامۆستا بەڕێستان لە 1950 لە گەڕەکی تەیراوەی شارە جوانەکەی هەولێرێ لەدایک بوون ئەوە پێیان دەگۆ لە گەڕەش ساکە گۆڕی تەیراوە لەو ناویان پێدەگۆ ساکە گۆڕە چۆل بوو چۆلایی پێم خۆش هەندێک باسی و سەردەمەم لەو لە گەڕەکی تەیراوە ئەوە داکو بابم خوا لەیان خۆشبی لەگە مردی بینەران و مردی بیسەران و جەنابی شت داکو بابم فەقیر بوون گەردەنلغەشیوە بۆ داکەم بە 70 دیناریدایە تایراغە کە بوو 100,000 ڕەحمەتی لێبی پیاوەشی بە ویقار ئاغێ هەولێریان بوو دیارە چووینە کردی پارچە ئەردەشی داینێ گوتی مادەم فەقیرن ئەوە دەتانێ بە ئەوە لۆ خۆتان ئەوجا هەندە جارە دەیگۆ لۆ ئەنتیکەیی تایراغا زار ڕەحمەتی لێبی دەستی دەدا خرکەی بەخۆی کرمانجەتی خرکە گاشە کوچکە کەستەک دەستی دەدایە دەگۆ چەند دەڕاوە هەموو خۆتە ئەوجا لۆ خۆ بە خشت و بشتی خانیوکەچیان کردیە و ئاو نەبووە لەوێت تەمان ئەو بارەکە بوو پێیان دەگۆ ئەوباری شەقراوەی لە جێی نەقلیاتی حکومەتی ئەوسا بە 4 ساڵی گردەکی هەبوو ئەو گردەوە ئەو ستای سەڤێنی بوو شەریکە کە بوو ئاشوور تێکیاندا تەختیان کرد ئەو جێی نەقلیات و جێی غاباتی کردیانە مەدینە دەلعاب تێدەگەی بەو مناسبەی مامۆستایانی نەشاد مەدرەسی ئەو عەبدوڵڵا دڵسۆزە بەبەر ڕەحمەتی خودای کەوی بەبیرم دێ ئەو گۆرانەی دەگۆ ئەوە بە عەرەبی عید الشەجەرە حکومەت داوی لێ نابوو عید الشەجەرە یعنی کورد دەیانگۆ نەورۆز دەیگۆ یاخوا بەخێرەی نەورۆز و بەهار گشتی پیرۆز بێ لە دێ هاتووشە ئەوەم بەبیر دێ ئەوەندا ئەوجا حکومەتیش ئەو جێی نەقلیاتەی ئەو جێی تەخت بوو ئەو بارەکە داکەمان دەیانگۆ بە تەنەکەی دەچوین لەوێ ئەومان دینا لۆ تەیراوەی بەلوعاو نەبوو عالەم فەقیر بوو ئەدی ئەوجا کردیانە ئەو نەقلیاتە نەقلیاتی بەغدا و مووسڵ و یعنی نەقلیاتەکانی بازاڕی گچکە گچکە هەموو گۆستیانەوە جێ ئەو نەقلیاتە ئەوجا من لەوێ لە دایک بوومە ساڵی هەندێک دەرێن سلوونەوە هەندێک دەرێن 50 هەندێک دەرێن ئەو خیدەواری نەبوو عالەم ئەلمیمە بە 50 لە ترسی عەسکەری ناویان نووسی بووم ئەوجا من لەوێ لە دایک بووم لەوێ گەورە بووما و ئێوە چێ فەقیری بوو ماروێرانی بوو دەردەسەری بوو
ئەستور کۆکەیان دەکرد بە سێرێ پیا شکور بوو لە بە چێ سوێسپێ عالم خەوی لێ نەدەکات عالیمەکە بوو ناوی تایت بوو ئەو تایدەی دروست کرد چێ سوێسپێ نما عالم ئێوەران شیوی لێ دەندرا پیرخەنی بوو ساوار و شرە ساوار بوو نار و شفتی بوو نار و گندۆرە بوو ترێز چێ پێی دەکڕا ئەجا عالم کەفت بوو مادی بوو کاسبی دەکرد خۆیان داویشتە بن زازمی حتا سپەیێ خۆیان هەر دەکڕان لەبە چێ سوێس پێی ماری ئاوابێی بەبەر ڕەحمەتی خودای کەوی ڕاستە کابرایەکی ئەمریکی بوو ئەو تایتەی دروست کرد کە دل و بەرگ بشوورێ نما ئەسپەیەکە نما زۆر باشە باشە بە گەنجی چ ئیشەکرد دەکرد مامۆستا ژیان ئەو کاتە زەحمەت بە خودای ئەمەیان لە ساڵی تقریبەن 58 ئەمنیان ناونووس کرد لە مەکتەبێ لە 58 چوو بە مەکتەبی مەولەوی لە شارە ئەتیبای بوو دوایش هەتا مەرعەلەی سنفی دووم خوێند بابم بەسەدا نما مەجبوورم کاسبی بکەم کاسبی بکرد ئەمەلاتیم دەکرد شەکەراتم دەفرۆش لە گەراجان بەردە چەرخ و دەرزی و ئەوانە لە گەراجان هەبوو ئەجە سایقە پەستەکان دایان گۆتا ئەوانی دەشتێ داکوواوا لێ بکەم هەر کەسە بە فرێق و سعات پاس نوێژێ نەینی بەزی دێڵم پەس دەچۆوە گوندی پەستیش لە هەولێرە دروست دەکرا لە نەجەویش دروست دەکرا دار بوو بەتفۆرتە بوو پیکەپ گەورە لەویان دروست دەکرد یان کرمانزەتی دەیانگۆ ئەنتەرناش بەخۆی ئەنتەرناش فیناڵ بوو لۆری بوو بۆ دەکەی عیبنێبی پشتەوەیان لێ دەکردەوە لەوێ وەستاونسەکە بوو کاکە عارفە بوو برابوون لەگەڵ ڕۆفی ئەوانە شاگرد بوون لەوێ ساڵە چێ پیکە بە چیلۆ کابرایەکی دروست دەکەن پیکەپ عازر دەبی بەتەمای بێتە دەرێ گەورەیە نایەتە دەرێ ئەولایان لێ کردەوە بڕیان چایان کردەوە ئەو جا پیکە باتە دەرێ ئەو هابوو دوای هێواش شێواش 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 دەستم بە کاسبی کرد و بەڵام لە منداری ئەمن لە فڕقەی نەشیدی بوو باشە دەمیز باسی وێ بکەم کەنجی هەستت کرد دەنگت خۆش نا ئەمە مەزبوعەک بوون لە فڕقەی نەشیدی ئەمەیان ئەو تەڵەبانەی لەگە من ماینە ئەوی نمایە بەبەر ڕەحمەتی خودای کەوی ئەوی ماشە یادی بەخێ دەزانن ئەمن مامەستا ئەسوەدە فەندیە بوو مامەستا سووارە بوو مامەستا پەترۆسریوە بوو مامەستا زبرایل هۆرمزە بوو مامۆستا بەشیر بشیر هەبوو ئەوەنە منیان دەردەینا لە ئیستفافی شارێکە بوو ئەمن دەمگۆ بەری بەیانە ڕووناکە ئاسۆ هەینێ کوردایەتیم دەکرد دەمگۆ بەری بەیانە ڕووناکە ئاسۆ ئاسۆی وای کورد مزدە بێ لە تۆ ئەوە ئەمە دەبیان داری ئازادیم دەگۆ برادرەکە بەبوو ناوی شەمسەدین بوو 100,000 ڕەحمەتی لێبی یەک و کراسمان لە لەنگەی کڕی لەنگە کراسیوی بەیلەوزەت مڕەبع بوو هینانە دەرێ لە ئیستیفافی داری ئازادی بەخۆی ناو نەدرێ قەت بەرناگرێ سەر بەخۆی بێ فیداکاری ئەبە سەر ناگرێ ئاخری دەرێ دۆستی کورد و عەرەب تاریخ شاهدا نەعەزیر و ڕەزلەدا خابائێخەی خۆی داتڕێ کراسی ڕاست دەڕات بووە یەک پێکەرین ئەرێ 1000 ڕەحمەتی لێبی یا ڕەبی ئەو هابوو هەینێ ئەو جەیەواش شێواش لە فڕقەی نەشیدی بووم مامۆستا جەمال هیدایەتە بوو جەمال هیدایەت بەبەر ڕەحمەتی خودای کەوی مامۆستای عودی بوو عودی دینا مەکتەبی مامۆستا خەیرۇڵڵا عەبدولکەریمە بوو گۆرانێکی لە عەفتای لە مارزانی بەغدا ئەز ئەکەم لە مۆسیقا هارمۆنیە ئەز ئەکەم لە گۆرانی ئەز ئەکەم لە دیمانی سروشتی پرجوانی عمر دسەیش باخسەی پاشای گۆ لە مارزانی عەفتا هەو بوو ئەحمەد عەسەن بەکر قەرارەکەی خوێندەوە مەلا مستەفای ڕەحمەتی بەبەر ڕەحمەتی خوای کەوی ڕازی نەبوو بە قەرارەکەی کورد ڕۆیی لە مارزای ڕا عالم بەلای سلێمانی ڕا ڕۆی چوە سەرێ هەموو ئەو هابوو ژیانێکی پڕ ناڕەحەتی ماروێرانی دەردە سەری عالم باوەشی نەشی نەبوو بە مەقابای باوەشینیان لە خۆ دەکرد گران بوو بە 15 فلوس بوو
زارێک بەداکم گۆ لۆ ناکڕی وتی ئەو پاس دەفرسەی بە سماق دەدا بە خواردن دەدا ئەرێ بە خودا و بە پێغەمبەر ڕاستە ژیان قورس بۆ سەر نا ئێستا نەبوو ئەمە پێکەوە لەبەر دەرکەی عیب نەبی علێوە هەبوو فاتە ڕەس عیب نەبی مەمەک ئەوانەمان دەفرۆز لە پێش دەرکەی بە باوەشینەی ڕۆژێک دیتم تێ لە چی نابوو تێ لەوەندا شیشەکی داخ کرد گوتم بۆ لۆ چییە نالەکەی دووریەوە ژنێ پەنجا ناهێڵا کووە بە غەریبی ئەمەی گەورە کرد بە غەریبی ئەمری گەورە کرد ئەو ژنی لۆهینام الحەمدوللا دوعای کرد هەینێ سەڵات زەواج هەبوو خاتون سەڵات زەواج زانی چییە دوو ڕکعات نوێ سونەتت دەکرد دووگردی ڕادێخست داکرد دەگۆ دوو ڕکعات نوێ سونەت بکە ئەوجە بڕۆ ڕەمە لە داک و با دوعای بکە دوعایەکەت قبوور دەبوو پێت کوڕی لەسەر یەک دامێ الحەمدوللا هەموو بەزلومارن هەر کەس خانی خۆیە و منداڵی خۆیە لە خۆی هەموو لە سای سەری دایکم دوعای لۆ دەکردم ئەمە لە بۆ داکەم زۆر باز بوومە لە دنیای برادران داهاتنە مارێ دەیان گوتە داچی عربی عرب کۆ لەگەر دەگە عرب لەسەر منارەی خۆی فڕێدا لاقی ناشیێ دەیانگە لۆ دەگو گەرە لە دنیای لۆ من باش بووە عرب 50 سال سپێر بوو ئەمریان لە پێشەوە سوار دەکرد ئەرێ بەستا 1000 داک فڕە درایە لە تەمبەڵخانەی لۆ ڕەحم نەمایە ئێستا ئەو های لێ هاتیە وەڵڵاهی ڕەحم مایە بەر هەر کەس دێتەوە سەرزەمیر و ئیسافی خۆی داک و باب لۆ ئەولادی دەزانی کو بوو ئەولادی لۆ داک و بابی باش بوو من هەموو جارێ دەرم هەتا نەبێت داک هەتا من دارت خدای خاتون نازانی داک و باب داک و باب غەریب بوون فەقیر بوون کە بزان بوون ماڵداری کەر بوون ئەدی بەخورا ئەو هابوو ئیدی مامۆستا زەمانی دایەت گوتێ تو دەنگت خۆشە و وەرە فڕقەی نەشیدی باشکە دای لە مناسەبات و وەڵا یەکەم جا گۆرانیت گۆ حەیرانت نەگوت نه من عیران تا پاس بردنی ڕسوولگەردی گوتیان دەبێ عیرانی بێ مامۆستا عوسمان حەیرانی بابی شتێکێک بۆ لە حەیران بێژە هەرە بەتوانە ئەمن داکەم بوو لە ژێر کاریگەری داکەم دەیگۆ شیرێ منت لێ عرام بی گۆران عیرانی بابت نەرێ من دەگریە ئەمین نەمگۆ هەر نەمگۆ ئێستاز نەمگۆ متاسیرم بە عیرانەکانی مستەفا کۆری ڕسوولگەردی ئەمە زۆر متاسیرم بە عیرانی ڕسوولگەردی ئەوانم گۆتەوە پاس بردنی ڕسوولگەردی ئەویش مامۆستا زمانی دایەت و عەدنان مەلا و سوڵتان عەبدوڵڵا مەردان و سەید ئەحمەد برای سەید ساڵحی ڕەحمەتی لە سەید ئەحمەد بەرزنجی سەید ئەحمەد ڕەوانزی نا بەرزنجی مامۆستا وریاوە ئەوانە گوتیان پاس بردنی ڕسوولگەردی ئەدەبێ و فەراغەی پڕکەوە ئەو دەرێن مناسەبات من عیرانم دەگوت دوایە دەم کردە بەستە ئەو هەبوو ئەوەش شێواش برێ مامۆستا شەریفە بوو بەبەر ڕەحمەتی خودای کەوی بە کۆڕۆنە ڕۆی عازیفی قاع بوو مامۆستایی قاعی بوو ئەو ژنی دینە هونەرمەندانی سلێمانی و دووەکو ئەو لێر هات بوون بە مامۆستاوریان گۆ ئەمن گۆرانیم دەگۆ لە ئەگلەنجە و مەگلەنجات بەس لە تەزیلاتی نەمگوت بوو وەڵا ئەوجا گوتیان ئەوەش دەنجی خۆشە با بڕەچی برێ باشە مامۆستا لە ڕادیۆی بەغداش چەند بەرهەمەکە تۆمار کردیە لەو سەردە بخۆم نەبوو مامەرەگە فەرقەی دەچوین بابا کو بوو ئەو چون لەوێندە بەرهەمتان تۆمار کرد لاولێرە تەزیلمان دەکرد لەوێ دۆبلازمان دەکرد ئەدی کو با گروپ دەڕۆیشتن بەرێ بە گروپ بەرێ مامۆستاوری ئەحمەد باست کرد کە کۆمەڵێک کارت لەگەڵ کردووە پێم خۆش هەندێک باسی ئەوم لە بۆ بکەیت مامۆستاوریا خزمەتێک زۆری بزافی هونەری کرد تەمەن کاتی خۆی تەنەقولاتە بوو لە شار و لە قەزا و لە ناحیەکان مامۆستاوریان نەقل بوو هاتە نەشات مەدرسەیە و لێرەی مامۆستا پێم خۆشە بینە سەر ئەو بابەتە باسێکی هۆڵی گەلم لە بۆ بکەیت کە کۆمەڵێک هونەرمەندی پێگەیان بزانە هۆڵی گەل کاتی خۆی خدا عمرێکی درێژ بداتێ مامۆستا سابیر عەبدوڕەحمان فەرقەی قەومی سێ فەرقەی قەومی هەبوو لە عێراق یەک لە بەغدا یەک لە بەسڕە یەک لە هەولێر ئەو فەرقەی ئێستا هەیە ئەوە ڕەسمی نییە لە دۆهۆک لە سلێمانی هەلۆ خۆ دروست کرایە هەولێر ڕەسمی بوو
بەزارە مارەزانەتی عالەمی بەشداری کردی هەولێر بەغدا سلێمان ئەوە چی بێ دەنێن بەسڕە ئەوجا مامۆستا وریاش هاتەکردمە و ئیدی وتی دەکرد خۆشە و گۆرانشی بلوێری شوانم گۆ ئیمام لێی ئەو بوو تەزیرمان کرد و بە یەک ڕۆژی و لە بەغدا دۆ بلازمان کرد دوایی پەرێشانم و دوایی دێوانم و دوایی ئەگەر ڕۆژێ نەتبینم دوایی بەگیێ و ئادادی مامۆستا سەید ئەحمەدی ڕەحمەتی بوو سەید ئەحمەدی مەغموری وی لە ئاخریە تا ئاخریا باشە مامۆستا هەر ئەو گۆرانیەی بەگیە ئەوە بزانم یعنی دەیانە حەدادیش بە عەرەبی نا لە مقابلە چی مامۆستا وریا بە منی گۆ گوتی ئەو چیژە گوتی لە گۆرانی بێژی کوردستانی عێراقم جێرێ بووە من هەینی هەر ئەمون گوت بووم ئەو نازانم ئێستا دەرێن نارێن نازانم ئەو سەریع دەرێ ئەو زۆر باشە لە هەفتە لە بۆ هەفتاویەک تیپی مۆسیقای هەولێر دامەزرا هیچ کارێکت کردو لەگەڵ ئەو هەموو زاری هەر من لەگەم بێ من هەنە دەبوو بێتو نەدەبوو ناخێر ئەمە مەسبوعک بووین جەلال سەعید بوو خوارێ خۆشبی کاوە شازڵەیی بوو مەلا سامانەکە بوو مامۆستا ڕزبەر برای ڕزگار خۆشناوی یادیان بەخێر ئاوەزدانەری چاک بوون خزمەتە چێونەری کوردیان کرد لە شەقراوەی لە هەولێر لە هەموو کوردستان لە تیبی هونەری هەولێر بوون ئەوانە زەمان هیدایەت سەرپەرشتی دەکرد سوڵتان عەبدوڵڵا مەردان عەدنان بەلا تەلەت عارف زەودەت شاکر ئەوانە هەموو لە تیبی مۆسیقای هەولێر بوون بیدایە سابیر عەبدوڕەحمان مدیر بوو دوای تاری تۆفیق مدیر بوو خوارێ خۆش بوو ئەوانە ڕەسوول گەردی مدیر نەبوو بەڵام هونەرمەند هەموو لەو هۆڵەیەک بوون قادر زیرەک بوو محەممەد زەزا بوو نەسبەدین ئاوارە بوو جەلال سەعید بوو نیزام شکوور بوو عوسمان حوسێن بوو سالە سەر چناری بوو ئەوانە هەموو لەو تیپەی بوون زیاد دەسعەد بوو سعید گاباری بوو خوارێ خۆشبی دوونێ یادی بوو بەداخەوە ئەوانە هەموو لەوێ گەورە بوونە دوایی سەفوەت زەڕاع مدیر بوو دوای سەفوەتی ئەوە مدیر هات شێزاد سەسپی شێزاد سەسپیش دۆستی سامی شۆڕشی بوو وەزیری ڕەوشەمبیری لاوان ئەو هونەرمەندەی بێ ئیش بوو هەموو لەوێ تەعین کرد لە خۆ ڕاتە بێت جوانی وەردەگرت تەکبیرێکیان کرد مەسبوعەک ڕەبی دەستیان بشێ ڕەبی چاویان کۆرەبی ئەو هۆڵیان تێکدا تێکیاندەوە هۆڵە ئەرێ وەڵڵا سەلام عەلێک تەمسیلەکانی کوردی بەدایان تەمسیل لەو هۆڵەی بەدایان زار نەزاریان دینا ئەو دەرکە دەشکا لەبەر زەماوەر چیان دەکردەوە ئێستا بڕۆ 100 تەمسیلی بکە 6 کەس ناستەقاعی نازانم لۆ خوایە ئەو نوکەیە چی لێ هات نەخێر خزمەتیان دەکرد خزمەتی هونەری تەمسیلی ئەتو نەدەتانی بە حکوومەتی بەعەز برەی ئەوە لۆ ئاو نییە لە تەمسیلی گەڕەکەکەمان سبعی کۆیی مەنیزی بەربووکە مامۆستا وشار سەید ئەحمەد قەبری پڕنوور بی برای دکتۆری هیوای کابرا خانەکەی بۆ یاغ دەکا ئەمە دەبین دێ سەبا عەبدوڕەحمان دەرێ مامۆستا ئەو عەدیقەیە لۆ پێشترەوە سەوز و جوان بوو ئەرعانەوە زەرد و سیکس و زاکاوە کوڕ دەرێ ئەمە دەبین ئاو نییە ینی خۆمان پێ بشوە ئەدێت نەتانی بە حکوومەتی برێ لۆ ئاو نایە تێدەگەی ئەمە فیستیڤالێکمانە بوو ئاشتێکەمە کردمانەوە لە سلێمانی ئەمە دوو ئامانە چوین ئەو کاک سارارەم لەگەر بوو سارار ئەسەن زۆر بووینەمە سینەماکار شان و هونەر بە عام ئەوە پێی دەرێن هونەر مۆسیقا گۆرانی بێژ ممەسیل سینەماکار تەمسیل ئامانەک ئەمە چوینە سلێمانی ڕۆژێک لە ڕۆژەکان کۆڕەکە بوو لە سەر چنار ئەمە ئەو تەمسیلانەی قەدیم هەموو لەبەر بوو گوتیان چێ باسی ڕاپەڕینی کردیا هەولێر دۆ کەرکووک سلێمانی گوتم هەولێر چۆن پێم گوتم بلەی سۆرگم لە تەمسیلی تووشی وشار سەید ئەحمەدی دی لە کۆڵانێ دەری کتابەکەت خوێندەوە
دەرێ ڕام لێ نەبوو دەرێ لۆ دەرێ نووسری کتاب باوەڕی بە ئەسڵاعێ نەک شۆڕش جێڕی شۆڕش جێڕی چەڵاو خۆر و بینە و بەردە و ئەولای ناوێ ئەوی بەری ئەو ڕۆژەی گرتێ دەبی ئەو دەستەی بفرین ڕاپەڕین بەرپاکەین ئەوزە بۆ چەپرە کوتان بفرێن هەورێ باس ڕاپەڕینێکی تێدەگەی مارە بابە زانی چەند جار ئەو دەرکە شکایە لۆ هونەر گۆرانی مۆسیقا تەمسیل خۆش بوو ئەو کاتی ئەرێ زمۆری زۆر بوو عالم بە عەسرەت دوو تەمسیلی بکە ئەدی کاچێ بابی باب ئەوزە بە بابێ خۆ برێم ئەوها بوو هونەرێنێ کاک هونەر زەحمەت بوو هونەرکردن قڕز بوو بە خودای دەزانی چیا هونەری ئێستا برێ لەبەر ئەو ئۆرگ و مۆرگ و ئەو ئەزیزەی ئەلکترۆنیات پیا بووە ئەو گۆرانی بێژە دەنجی خۆها خۆش نییە بەو ئەدی بەدە زاری عادەت دەبتەوە ئەوزە دەنجی خۆش دەبی ئەوی دی زەحمەت بوو حەی بوو مباشر دەبایە برێ ئەدی کاچ ئەو نێرمەدە گەنجانەش وڵات دەنخۆش چاچیان تێدایە بەڵام گوێی لێ ڕابگری دەنجیت پێ خۆ سەلام عەلێک عەلەیکم ئەسسەلام ئەو کاتەی جودا بوو ئێستا جودایە باشە وەکو ئەو وەزعەیە جیلی ئێستا ئەزی لەو ڕاپ و ئەو گۆرانی بێژە نوێیانەیە بەرێ ئەو هەیە ئەوانی دەخۆشیان هەیە زۆر ئەدێ وەڵڵا باشە مامۆستا با بێمە سەر ئەو بابەتە پێم خۆشە بە دیاریکراوی پێم برێ حەیران لە چەند دەرسەری هەردایە ئەوەی ئەمن جێم لێ بووە جێ بدە مابێ خۆ مامۆستا عومەر شێخ ئەڵڵا دەستە چی ئەسعەد عەدۆ یادی بەخێر خالید زوتیاری ڕەحمەتی عومەر شێخ ئەڵڵا دەستە چیم گۆ ئەسعەد عەدۆشم گۆ غەفوور مەغمووری ئەوانە تالیفی عەیرانیان دەکرد لەسەر عەیران جێم لێ بووە لە منداری دەرێن عەیران لە قەراچ کەندێ ناوە سەنیە مرچیە سەری هەڵدایە دەڕوا لە تا عەوزە گەورەی بۆکانی خوول دەخواتەوە دێتە بێژینگ بەسەری سیایە قەرەچۆغی هەر دێتەوە کنە خۆمان گوتنی ساڵێک مامۆستا ئامانزغازی ئەکادمی دیقایەکی لەگە من هەبوو کاتە گازی کردم گوتی وەرە کاک فەڕەنسۆ توی دەوێ وەڵامی دەستم دا تەلەفۆنی بەرێ هەبوو فۆزی وتی کاک عەرەب وتم بەرێ قوربان گوتی عەلی گلێنانی و ڕەسووری نادری بەرنامە کە بوو لە میدیا تیڤی بارزان شاسوار پەیوەندی پێکردن وتی عەیران لە مەهاباد سەری هەڵدایە وتی مادام وێدە عەیرانەچی مەهابادمان لۆ برێ ڕەسووری نادری هەزار قەبری پڕ نور بی وتی قەراز قەرازە قەراز لە غێمێ ێ قەراز هیمە ئاجاکەوەی گۆ برێ شەکری خواردیە ئەتووە برێ یعنی ئەو شتەش دروست نییە کە دەرێن مەسەلەن لە ناوچەی خۆشناوەتی و چیای هەندرێن و نی عەیران لەو جیانە نیە نەخێت عەیران پەڕیتەوە هەتا عەوزە گەورەی بۆکان دەرێ خوود دەخواتەوە دێ 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 دێتەوە قەرازی زۆر باشە عەیران لەوێ سەری هەڵدایە لە قەرازی ئەوەی ئەمە جێب لێ بۆ لەوانەی تاریفی عەیرانی دەکەن دەرێ هەزاران ساڵە عەیران هەر هەبوو عەیران یعنی جەیران یعنی مامس یعنی عەیرانت بم بە قوربانت بم عەیران یعنی ئەوە باشە مامۆستا هەر لە کۆنەوە هەر زیاتر پیا و حەیرانی گۆتیە لە قەدیم هیچ ئافرەتەکە بوو حەیران بەرێ منداکم بەردی دەکردە ئاو عەیرانی لاواندنەوە لەسەر مردیان ژنی کرمانجەتی ژنە کرمانجەتی شینیان دەجێڕانەوە زاعێران پیرەمێرد نا زاعێر ئەوزە دەبینی دیوانەی و دیوەخانەی هەبوو داکم دەیگۆ ئەوانە دی دایانجێڕاوە دیوانێ دیوەخانێ کوربم لاوێ دیوانێ دیوەخان کوربێرە زاوامر بەسنجی ئەوە ئەوشتانیان دەگۆ قوڕشیان لەسەری دەدا قوڕیان دەگرتەوە لە بۆ گەنج ئەرێ بە ذاتی خودم بابم ئەمرێ خوای کرد بوو عاسێشە لە بوو شیژی کانەبی عەوێزی بەشنەکانی گۆ هەیلەتەوێ بابوو بڕێ عینە پیاو بوو هەستن پێشە قاپە قوڕجی لایتەوە هەستن عوسمان مردی و گە دانیشتینە لاوەندەوە هەستن ئەوە شینیان دەکرد دەرێ
کەسم نما کەسێ کەسان کەسم نما هەرهاتووە ئەو هایان دەگۆ بە کۆمەر ژنە کرماتەتی ئێستاش دەرێن دۆ لاوەندەوەی لەسەر کوشت و برینداران یادی یەک شوبات بوو کاک سالار حەسەن ئەوانەم لەگەر بوو سی مۆسیقیم لەگەدا بوو کاک مەسعود گریا مام جەلال گریا لە یادی شەهیدان ئەمن لاوەندەوە کەم گۆ داکەمان دەچفێر کردبوو بە ئاوازی عەیرانم بگۆت باە ناجێع نەدەبوو محەممەد گۆران ئەبووەزار ڕەحمەتی لێبی لە شەڕی شاخۆران وەکو لاوەندنەوەیە بەخوای مام جەلال تەرجمەی لە بۆ بریمەری دەکرد بریمەریش دەگریا ئەوای لە من دەکرد بریمە هەموو دەستیان بەگریانێک ئەو لاوەندنەوەیە بەردی دەتاوێنەوە زۆر جار دەبینرێ کاتێک دەبینین کا هونەرمەندە کۆچی دوایی دەکاتن لە زۆربەی تازیەکان دەبینرێ زۆر غەمبار دەردەکەوی بێتاقەت دەبێت سەلام عەلەیک ئەمن لە هونەرمەندان ئەمە مەجموعەک ماینە بەێ ئەمە پێکەوە ژیانمان بووە ئەوە کاک سالار 50 ساڵە لەگە منە ئەمە لە هۆڵی گەڵ بووین لەگە هونەرمەندان تایر تۆفیق مامۆزا قادر زیرەک جەلال سەعید نەجمەدین ئاوارە بە بابی خۆبرێم نیزام شکوور ساڵە سەر چناری عوسمان حوسێن ئەوانە هەموو پێکەوە بووینەمە ئەوجا دەبینی لە مناسەباتیش ئەمن مەسئولان تەبلیغ دەکەم وەکو جەنابی کاک پشتیوان سادق و کاک عەلی حوسێن و ئەوانی کە لە هەولێرە بوون ئەوە کاکەمی نەجار و کاک عەدنان مفتی و کاک سعدی پیرە و کاک شاڵا و کاک دەرباز ئەمە پەیوەندیان پێ دەکەم شێزادێک و خەبەریان بدەێ بەوانە ئەوانە بەرپرسی هەولێر بوون ئەو کات داهاتنە مناسبە و ئەو هەبوو لۆی ئەمن لەگەریان بوو ئەمن بوو سەلام کۆی بوو یادی بە خێرەزار ڕەحمەتی لێبی ئەرێوەڵا ئەوانە ئەمرێ خۆیان کردو باشە ماوەستە ئێستا ناوی کۆمەڵێک برادرت دەینم پێم خۆشەن دە گیادگاریم لۆ باس بکەی لەگەر ئەو برادرانە یەکێک لەوانە مامۆستا جەلال سەعید نەجمەدین ئاوارە ئەمە پێکەوەمان تەزیر کرد شێ بدە من کۆمەڵێک گوێ بدە من ئەمە ئەمن و قادر پێکەوە عەمەلە بووین لە غاباتی بەر ئەو کاتێک کە تیپی هونەری هەولێر تەزیلاتی هەبوو وچی باسم کرد مامۆستا شەریف ڕەحمەتی ژنی دینە وتیانەوەش دەنجی خۆشە مامۆستا وریای وریا گوتی وەرە نەشاد مەدرەسی نعلەکەم لە بەدا بوو پاسکلۆکەکەمە بوو شەروارە کراسەک وڵات چوومە نەشاد مەدرەسی مامنوو لە دینە کە بوو قاتی لەبەر دەکرد بۆین باخ جەمەدانی خوا لێ خۆش بی مامنوو لە دین ئەمری دەناسی هەمام ئالە گوتم مامۆستا وریا گوتی وەرێرە لێرێ گوتی ئاوا تەمرین دەکە وتم بڕۆ پێ برێ گوتی برێ گۆرانی بێژە کاتیە وەڵام مامۆستا وریا هاتە دەرێ بەخێر بێ کاگارە بۆ خوا باشتر لۆ بینی گوتی گۆرانێکم لۆ برێ ئەم یەک مەختا بلوێری شوانم گۆ گوتی بەس هەستە بزیرە زۆرێ ناو ستۆدیۆ 35 مۆسیقی بوو گوتم یەک جامە ئامولۆ بینی هیچم ناوێتەوە وەڵە جامەشان ئاولۆی نام وەڵڵی جاری یەکەم نەزاری دووەم تەزیرم کرد جێم مۆسیقی بوو پێشترێز لە عەفلان زۆر دەمگۆ وەڵاوجا گوتی پاش جێژنەی قوربانێ دەچینە بەغدایە دۆ بلاز دەکەین ئەو هاو جەلال سەعید چاوی ڕشتی جوانەی تەزیر کرد شارەکە فارسی بوو قادر زیرەک ئەوەی تەزیل کرد ئەما ساقی دڵی شەیدا لە دووری دیدە غەمگینە بە نەشعی چاوەکەی بەستت ساقی پڕکە بووم بینە ئەوەی تەزیل کرد ئەو دوو گۆرانی هەبوو ئەمنوو جەلال یەک و یەکمانە بوو محەممەدزا دوو گۆرانی هەبوو کاوە شازڵەی گۆرانێکی هەبوو مەلا سامانەکەی لە کەرکووکێ یەک گۆرانی هەبوو زۆر بووین مەلا سەلاح بووی کۆیە دوو گۆرانی هەبوو ئەمە 22 مادەمانە بوو تیپی سلێمانی 20 مادەیە بوو جەبار ئەحمەد ئەوەی تەزیل کرد چووکە هەولێری بوو بە پەنجەرەی دەگۆ کاک شاخەوان پێنجەرە لە پێنجەرە ڕێ وەڵڵا هەولێری بوو ئەو هایدەگۆ قەڵابرای محەممەد ئەحمەد ئەربیلی بوو ئەرێ وەڵڵا ئەو جەبراو بۆ ئەوانە ئێواشەوە تەزیل لە دوو تەزیل و ئەو هەبوو ئەرێ وەڵڵا سەردەمەکی جوان بوو سەردەمەکی خۆش بوو نا قەزیەک لە سیای بوو ئەدێەوە لە زیاتی زارە کاک مەسعود گوتیان گۆ لە پێشمەرگە تا زیاتر کردی بەو خودایەی دەزانی چمان کردی ئەمە
ئەمە لە پاریس بووینەوە سالار دەزانی سعیفەی لۆ فیگارۆ فاینال شان لیمۆند لەگە من لیقایانە بوو والله هەموم پیشاندا لە کانی بزرەی زمانی ئالان سوپێر ڕێز وزەرا بوو مادام میتران و ئەوانە هەموو سەلامی وانە هەموو بەوان گەیاند بوو مارە بابم ئەمە چمان کردێ وڵاتی دنیا هەموو گەڕایم بە هونەر ئەمە ڕاستە هەدیکو باشە خۆش هەندێک باسی ئەو سەردانانەی خۆتمان لە بۆ بکەی لە بۆ دەرەوەی وڵات وڵات داوت ناو مالۆدا سەلام عەلەیک تیبی مۆسیقای هەولێر تیبی میلی لە ناو قاعە شەعب بوو مامۆستا ودی ئەوە مامۆستا شێرزاد سەسپی یادی بەخێر بیرۆکەکمەیە گوتم فەرموو گوتی دەمەوێت تیپەکی دانێن لێرە تیپی ڕەسەن وەڵا تیپەکەیان دابەزراند ئەمەش چوینە دوێ و ئەو داوەتمان لۆدا دەچوینە وڵاتان و بەزیی کوردی و گۆرانی برێ و بەزیی کوردی ئەوە تەیە با بەخۆ لەو وڵاتانە مارە باب ئەو هەبوو وڵا بابا ئەمە وەخت خۆشی کاک نەزمەدین نەبوو نەزمەدین بابە کرد لەگەویش وەڵام دە سەفەرم کردیا ئەرێ وڵا زوو دەکەم بەخۆم بوو ئەو دەدا نا لۆ پارە وەرگرتنی لە بۆ من کەس نەیدەگۆنا هەبوو لۆ تم جێراوە دەمێ دیکە خوالێ خۆش بش شفاگردیمان لەگەدا بوو لە ئەمریکا بەبەر ڕەحمەتی خودای کەوی یا ڕەبی ئەرێ وڵی ئەوشمان لەگەدا بوو زۆر بووینەوە بەرنامەکە سیاسی بوو ئابووری بوو اقتصادی بوو کۆمەڵایەتی بوو ڕەوشەنبیری بوو عەسکەری بوو کاک فەلا مستەفامان لەگەدا بوو زۆر بووینەوە ئەرێ وڵە کاک زۆر باشە مامۆستا لە چەند جارێک لە کۆڕ و کۆبوونەوەکانیش بەندت گۆتیە قەیدە هونەری بەند گۆتن ئێستا کوی دەبیت وڵا هونەری چاکە ئەو وەختی ئێستا نا ئەو ئێستا شەڕەزوونە ئەرێ وڵ ئەو هونەرە لە ئێران هاتیە باڵێ سەید عەلی سەردەستی خوا لێی خۆش بوو براهیمی قادری مامەندی ڕەسوولی نادری عەلی گلێنانی عوسمان بۆکانی بابی خۆ برێ ئیسماعیل سەردەستی خوا لێی خۆش بووە ئەوانە ئەو هونەرەیان هینا کوردستانیش ئەو بەندە بەند هەیە زۆر ڕێک و پێکە خۆشە برێ لۆ هەرپەڕین و ئەوانە زۆر خۆشە ئەرێ وڵە باشە مامۆستا برادران باز دەکەن زۆر پێ خۆشە بچی سەردانی بازاڕی بکەی و لەگەر دۆست و برادەرەکان بەخدا زۆر نەعەلعان دەچمە بازاڕی دەبینی جێیە دادنیشم دۆستەکەمەیە ناوی مستەفای زێوەرتەرەیە موادی ئیسکافی دەفرۆشیە دەزار لە کنەوی دادنیشم برادرش بێ ناوی بەختیار مامەسێنی ئەوی جەمەداری لێ دەنێتەوە گەرە زانن لات دەکەوە کنەوی کاکی دایەت هەیە لەوێ بە بابی خۆبرێ مامەسە تۆ لەوێ دادنیشی گەرە زانە سەرباز خەیات هەیە عادی سەرباز دۆستێکی عەزیزم هەیە کاک شاخەوان بۆم فرۆش زۆر جار لە کنەویش دادنیشم قسەی خۆشیان لێ دەکەون قسەی خۆشیان لە بۆ دەکەن یا ڕەبی لە شستاجان پێم خۆشە دوایین کلیپ و دوایین کلیپت کە تۆمارت باس بکەیت لەگەڵ کۆمەڵێک میوزیک ژەنی ئێران بزانم نەنا ئەو ساڵەکە ئەمە گۆرانیەکەم تەنزیل کرد شاعیری ناوداری کوردی مەهاباد کاک سەید نوح عنایەتی شاعیر نەبەس شعرێکی لۆ ناردم بە هاوکاری کاک سالار عەسەل و سەید ئەحمەد ڕەواندزی دانەری مۆسیقەکەس لە ئۆکسترای تاران کرابوو کاک فەیزی سعدی فەیزی لە ئۆکسترای تارانە ئەو لێ کردبیان مۆسیقەکە و دی تەزیلمان کردو ئەو ساڵی دوو کۆنسێرتمان کرد باوکاری کاک شێرزاد سەسپی کۆنسێرتێک لە هەولێر کۆنسێرتێک لە شاری کۆیێ لەبەرەوەی هونەر زۆر مهمە لە شاری کۆیێ شاعیران و ڕەوشەبیران و ئەدیبان و بەڕێز قایم قام و ئەساتیسەکانی جامیعەی کۆیە و دی عائیلات زێنە بوو لەبەر ژنان ڕویان سپیبی کۆنسێرتەی چاکمان لە کۆیە کرد 100,000 سڵاو و ڕێز و احترام بۆ هونەرمەندانی کۆیەشێ و هاوکاریان کردین و کاک جەلال و ئەوانەی وێن دەرێ جەلال قانون هەبوو بە بابی خۆبرێ کۆنسێرتەی چاکمان لەوێ ئەنجامدا گۆرانی بێژەکەم لەگەدا بوو ئەزیتە ئێرانی
ئافرەتە کۆسێتەی جوانمان کرد و بووە دڵیان جوان خۆش بوو بە کۆسێتەی لە کۆیە بیست مۆسیقی چاکم لە پشت بوو لە کۆسێرتەکە لەبەرەوە شانۆیەکەرە ئەوەندەی جێدەبەوە بە سەرپەرشتی مامۆستا شێرزاد سەسپی ئەو هەبوو یاخوا لەشتان ساغ وا باش لۆ بینێ ڕووسور بی برادرانی سپاسیان دەکەم ئەو تەلەڤیزیۆنەی هەلە برە و پێشکەوتن دابن هیوای خۆشی و ساوی و سەلامەتی لۆ بەرپرسەکەتان و ئەندامانی تیپەکەتان و ئەوانەی ئەو تەلەڤیزیۆنەی بەڕێوە دەبن هەلە خۆشی و شادی و کامەرانی دابن سپاسی حکومەتی هەرێمی کوردستانی دەکەم هەلە خۆشی و شادی دابن ئەو ملەتە لەژێر سایەی کاک مەسعودی بژین ئیشاڵڵا بە خۆشی و شادی و کامەرانی زۆر باشە مامۆستا پێم خۆشە باسی ئەو بابەتم لە بۆ بکە ئەو کات ئەو سەردەمەی کە ژنی دەینێ ساری ئەفتا چار بوو محەممەد جەزا و مامۆستا ناوها نەبوو ڕا تێک مەدە لە من دە باشە تو مۆزوعەکەم لە باسکە لە نیقابەی مامۆستایان ئاهەنگەکە بووە باشە هونەرمەندانی کۆیێ سابر ئیبراهیم سابیر دوعای سەلامەتی لۆ دەخوازم خدا ڕەحمی پێ بکەن خوا شفای بدا ئامین ئینشاءڵڵا محەممەد جەزا و یادی بەخێر دڵشاد شێخ تەییبە کە زۆر دۆستی من بوو برای کاک نەوزاد شێخ تەییبی و ئەوە بە تەمای ئاهەنگەکەینە نازانم ڕەفیقە کوژرایە وتیان نابی ئاهەنگەکەی بکەن محەممەد جەزاز بینم خۆش بوو لەگەری دەرێ مادام هەروایە وەرە دەچینە مارێ عارەبی ئەو شعارە بزنێ دەینی ئەمنی مەولودم دەکرد حەفلەم نەدەکرد وەختی مەلا مەولودی دەخێت بالی بەچیان لۆ دادەنا مەولودنامەکەی لەسەر دادەنا بیژیانە کارەبایان دەکوژاندەوە پێشەش پەڕیان ئاوا دەکرد مەلا جەمالی زار دەیگو بە عارەبی برێن بێت تێرە ها مەلا کۆ دەیگو ئەمیان تێکدایە لە من ئەو مەولودەی ئەلا کولی عال مەولود خلاص بوو ئەو جەماعەت هەموو ڕویان لە مارێ مەکرد مارێ مەش 11 کاریتە بوو خانیمە 11 کاریتە سەربان ئەو ملەتە لێکرا ڕووی لە سەربانی کرد وەچی بەلەمی ئەوای لێدات هەنە ڕوخابە هەنە ڕوخێ ئەمن لە سەبانی بووم وتم بابە وەرنە خوارێ من عەفلەی ناکەم بڕۆتی بابە وەرنە خوار هەزار جوونم پێدان کاتە شێ یەک کات کوورە گوتی وەرە مام عەرەب چار کاریتەوە قرچەی دێ ئەولۆ دەکەن کەبیرەی ئەوەیان دانابوو مۆتەربۆ نەبوو ئی مزگەفتێ ڕووی لە بەستە پیازەی بوو پشت مارێ بەست چۆل بوو لە بەستە پیازەی عالەم غاری دەدا لۆ سەبانێمە چار پێنج کاری تەماشکە ئەو هابوو ئەرێ بەخۆ یادگارێکی خوان و خۆش بوو مامۆستا ئێستا دەبینین زۆر جار جێمانێ دەبێت مەولودی دەخینەوە هەردەمە وەختیش لەگە مەڵایەن لەگە برادرانە من مەولودم دەخین کاتی خۆی بەرێ بەردەوام ئەرێ وەڵڵا پێرێ لە تازیەکی بووین لە مەهاباتێ لە قەبران مەولودێکی چاکم خیدەوە کاک سارەرم لەگەر بوو سپاسی کاک مەزهەر و ئەوی کامیرەوان و جەنابەت و بەرپرسەکەتان و ئەمیان هیوایان لۆ دەخوازم هەلە خۆشی و شادی و کامەرانی دابن لۆ پێشخستنی هونەری کوردی لۆ ئەو تەلەڤیزیۆنە جوانەی بەڵێ مامۆستا گیان کۆتایمە بە پرۆگرامەکەی ئەمڕۆ هینا لەگەڵ زۆر سپاس دەکەم خۆشتان لۆ دەخوازم هەلە خۆشی و شادی و کامەرانی دابن سپاس دەکەم لەگەڵ توش ئینشاءڵڵا خۆشی من ئەمڕۆ کۆتایی پێ لەگەڵ مامۆستای گەورەی کورد هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عارەب عوسمان تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ زۆر مەمنون